پرسە استراتیژیەکان لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا. هەرێمی کوردستان لە ڕوانگەی کۆماری ئیسلامی ئێرانەوە. سەرباری هەموو هاوکاریەکانی هەرێم بە تایبەت ناوچەی ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆسەی گەمارۆکانی ئەو وڵاتەدا لەلایەن ئەمریکاوە. هەروەها کۆنتڕۆڵکردنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و هەندێک جاریش تیرۆری ئەنجامانی ئەو حیزبانە. بەڵام هێشتا هەرێمی کوردستان لە ڕوانگەی کۆماری ئیسلامی ئێران و ناوەندەکانی توێژینەوەی استراتیژی ئەو وڵاتەوە وەک سەرچاوەی مەترسی بۆ ئاسایش و بەرژەوەندیەکانی پێناسە دەکرێت. هەرێمی کوردستان لە ڕوانگەی ژووری ئاسایشی نیشتیمانی کۆماری ئیسلامی ئێرانەوە وەک ناوەندی قاچاخی چەک و تەقەمەنی، ناوەندی سیخوڕی بۆ وڵاتانی دژە ئێران لە نمونەی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی عەرەبی سوننا، هەروەها وەک شوێنی چالاکی میدیایی دژ بە کۆماری ئیسلامی ئێران و ناوەندی گوشاری ئەمریکا بۆ سەر بەغدا و تاران و ئەنقەرە وێنا دەکرێت. ئەمە سەرباری ئەوەی هەرێم لە چاوی ئێرانەوە بە تایبەت شوێنی تەراتێنی ئیسرائیلەکانە. لەلایەکی دیکەشەوە ئێران پێی وایە هەرێم شوێنی ڕاکێشانی گەنج و کوردانی ئێرانە بۆ ناو حیزبە ڕۆژهەڵاتیەکان و هۆکاری بەهێزبوونی هەستی نەتەوایەتی و شوناسخوازیە لە نێوان گەنجانی کووردا. بە بڕوای ئێران ئەمەش دەرفەت بە کوردانی ئێران دەدات کە بەراوردێک لە نێوان هەرێم و ڕۆژهەڵاتدا بکەن و هەوڵ بدەن قەوارەیەکی دیکەی وەک هەرێم لە خاچی ئێراندا دروست بکەن. لە هەمووشی گرنگتر کۆماری ئیسلامی ئێران پێی وایە بەهۆی جوگرافیای سیاسی داخراوی هەرێمەوە و بە بیانووی مانەوە هەرێم پەنا دەباتە بەر هاوپەیمانەتی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ڕۆژاوە و لێرەوە وەک ناوەندێکی مەترسی و هەڕەشە بۆ سەر ئاسایش و بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێران پێناسە دەکرێت. مەترسیەکانی ئەم تێڕوانینەی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر هەرێم چین؟ بێگومان ئەم تێڕوانینەی کۆماری ئیسلامی بۆ هەرێم دردۆنگانە و ناحەزانەیە و مەترسی خۆی هەیە کە ڕەنگە گرنگترین و پلان بۆ داڕێژراوترینی ئەو مەترسیانە بریتی بن لە هەوڵێکی تا ڕادەیەک نەرم و بەرنامە بۆ داڕێژراو بە مەبەستی تێکدانی شیرازەی کۆمەڵگەی کوردی، هەروەها لاوازکردنی دەسەڵاتی هەرێم و زیادبوونی بێزاری خەڵک و ناومێدی لە دەسەڵاتی سیاسی و حکوومەتەکەی. بەرامبەر بەو سیاسەت و دردۆنجیانەی کۆماری ئیسلامی ئێران بە تایبەت ڕێگەچارەکان چین بەڕای ژووری شیکاری و توێژینەوەی تیوار وەک ڕێگەچاری خێرا پێویستە ڕای گشتی لە ڕوانگەی دردۆنگانەی کۆماری ئیسلامی ئێران ئاگادار بکرێتەوە و لەگەڵ هەموو پڕۆژە و دەستێوەردان و پەلکێشیەکانی کۆماری ئیسلامیدا لەسەر راستی هەرێمی کوردستان و عێراق دەبێت بەوریاییەوە مامەڵە بکرێت. هەروەها پێویستە لیژنەیەکی باڵا بۆ گفتوگۆی ڕاشکاوانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران پێک بهێنرێت بە مەبەستی خستنەڕووی ڕوانگەی استراتیژی حکوومەتی هەرێم و تێگەیشتنی تایبەتی گەلی کورد لە گرژی و کێشە و ئاریشەکانی ناوچەکە و جیهان و گفتوگۆ و پەیوەندی ژێربەژێری حیزبەکان لەگەڵ ئەم وڵاتە و وڵاتانی دیکەی دراوسێدا بەگشتی قەدەغە بکرێت. لە درێژخایانیشدا پێویستە هەرێمی کوردستان هاوسەنگیەکان لە نێوان هێزەکان و جەمسەرەکانی ململانێدا باشتر بپارێزێت و خۆی بە دوور بگرێت لە هەر چەشنە دابەشبوونێک بەسەر ململانێ هەرەمایەتیەکاندا. هەروەها گەلی کورد لە باشووری کوردستان و هێزە سیاسیەکانی پێویستە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و گرژیە ناوخۆیەکان وەلانێن و لە زووترین دەرفەتدا بیر لە پێگێنانی حکوومەت و پەرلەمانێکی بەهێز و ڕاستپێرا و متمانە پێکراوی خەڵکی کوردستان بکەنەوە کە بتوانێت لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و جیانیش نوێنەرایەتی بەرژەوەندیە باڵاکانی گەل و گوتارێکی سیاسی یەکگرتوو بکات بەڕووی هەموو ئەو گۆڕانکاری و مەترسیانەدا کە چاوەڕوان دەکرێن و دێنە پێش. پێویستە پەلە بکرێت لە چارەسەرکردنی تەواوی کێشە هەڵپەسێراوە استراتیژیەکانی وەک پرسی نەوت و ناوچە دابڕێنراوەکان و لەگەڵ حکوومەتی ناوەند یەکلایی بکرێنەوە و هەموو ئەو کارتانی فشار و تێکدانی ئاسایشی هەرێمی کوردستان بە بیانووی جیاجیا لە دەستی ئەو هێزانە بهێنرێنە دەرەوە کەوا بەستەی سیاسەتی هەرێمایەتین و لە بەرژەوەندی وڵاتانی دراوسێدا هەڵدەسوڕێن.